خۆی گەورەتانی بە قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆ ئەم جارە دێنێ سەر شکارکردنی پرسیارە وزاریەکانی 12 وێژەیی. پرسیارێکمانەیە کە 2020 هاتوۆتەوە، ئەڵێ چ کام ڕوونکردنەوەی سمێڵی گەورەترین مەودای چوارێکی هەیە. مادەم ئەڵێ مەودای چوارێکی ئەتو یاساکت هەیە. مەودای چوارێکی واتە چ IQR یەکسانە بە چ Q3 ناقسن Q1. Q3 واتە چ چوارێکی سێم ناقسن Q1 واتە چ چوارێکی یەکەم. بەڵام ئەگەر بە وێنەی داهاتوو پێویست ناکە ڕێگەی شکارەکەی بەکاربێنێ. ڕاستە خۆ تەماشا بژانەکان کە ئەڵێ چ کام ڕوونکردنەوەی سمێڵی گەورەترین مەودای چوارێکی. مەودای چوارێکی مەبەستی چییە؟ مەبەستی لاکێشەکەیە. لاکێشە تەماشاکە بزانە کامە لاکێشت لە هەمووی گەورەترە. لە بەچی گەورەکەی هەڵەبژێنین چونکە ئەڵێ گەورەترین مەودای چوارێکی. ئەگەر دیقەت دەی هەڵبژارنی دی لاکێشەکەی لە هەمووی گەورەترەوە نیە، کەواتە دیم دەبێتە وەڵامی ڕاست. ئەگەر هاتبە لە پرسیارەکەی دوای چ بچووکترین مەودای چوارێکی، ئەوە لاکێشە بچووکەت هەڵدەبژار کامە بوو. ئەگەر دیقەت بدەی سی لاکێشەکە لە هەمووی بچووکترە، کەواتە سیم هەڵدەبژارد.